گەنجان و خاوەنکارانی قەزای کفرین لە بەردەم بازگەیەکی دەواازەی قەزاکە گرت بوونەتەوە و بۆ چەند کاتژمێرێک دەواازەکەیان بەڕووی هاتوچۆی هاوڵاتیاندا داخست. نیگەرانیەکانی دانیشتوانی ئەم قەزایە لەوەوە سەرچاوە دەگرێت بە پێی بڕیارێکی حکوومەتی عێراقی و ڕێککەوتنی بەرپرسانی ئەم ناوچەیە سەرجەمی ئەو شوێنانەی کە بە مەبەستی گواستنەوە و هەناردەکردنی کەرەستە بیناسازیەکان لەم قەزایە کاری تێدا دەکرا گواستراوەتەوە بۆ قەزای خانەقین. ئەم کێشە تەبان گەورەترین زەربەیە لە شاری کفری دراوە. ئێمە تەنها ئەو کەسابەتی کە لە کفریە هەبوو تەنها ئەم ساحایە و ئەو خەڵکانی کە لەم ساحە ئیشانە کرد. ئێستا ئەم ساحانیان گواستە تۆ نایڵن سیارە لەم ڕێگەوە دەرسێ بەرەو بەغداد گواستیان تۆ بۆ خانەخین و بۆ ساڵاغا. ئەمەش تەبعاً خەڵک ناڕازیە لە دەست ئەم وەزعە. پێویستەکە بەڕاستی ئەوانەی کە خۆیان بە مەسئول ئەزانن چی لە تەرەفی عێراق چی لە تەرەفی کوردستان خۆیان بە مەسئول بزانن بێنە سەر ئەم خەتە ئەم کێشە حەلکە. وڵاتی ئێمڕۆ مزارەی سلمی بەرامبەر دژ بە عێراق ئەم ڕێدەمان قەتع کردووە. هەولێر هەیە دووەک هەیە خانەقین هەیە بارەکان ئێمەکەشی ڕسێ لە خانەقین و ڕوا کەس ناڵێ بکوێ ئاڵێن ئەحمەد مزرێک هەیە لێ نازانم لافیدیان دڕیوەچیان دڕیوە لە بۆنێ ئەوە ڕێگەیمان بەسا خۆیت قایت عەمەلیات سونەن ئەلێ بۆنەوە ڕێگەیمان بەساوە. بەهۆی گواستنەوەی ئەو شوێنانەوە لە ئێستادا هیچ بار هەڵگرێک بە قەزاکەدا تێناپەڕێت. ئەمەش بە زیانی گەنجان و خاوەنکارانی قەزای کفریدا شکاوەتەوە و بەشێکی زۆری گەنجان کە لەو شوێنانە کاریان دەکرد بێکار بوون و بەهۆی نەبوونی شوێنکار و کەمی هەلی کاریشەوە زۆرینەی دانیشتوانی قەزای کفری کارەکانیان لەدەستداوە. بەوتەی ئەوان لە بەرامبەر دەستکەوتنی بڕەپارەیەک و وەرگرتنی سەرانە لە خاوەنبار هەڵگرەکان ئەم بڕیارە دراوە کە پێشتر لە بازگەکانی کفری هیچ بڕەپارەیەک وەرنەگیراوە. بەڵام ئێستا خاوەنبار هەڵگرەکان ناچارن نزیک بە 200,000 دینار بەبێ وەسڵی فەرمی حکومی بدەن بە بازگەکان تاکو بتوانن بارەکانیان بگوازنەوە. مایەکە ئەم ڕێگەیان لە 55,000 عایلە گردێ هیچ سەبەبێکی نییە. ئەڵێن گومرک با گومرک بێنەدایان سەیتەران چی قاچاقە بانەڕوە ڕێیان لە فەقر و فقراکە درۆگەن. ئەم بارانەی سا هەمووی لە خانەقین و لە ئیمامۆی سۆڕوا هەولێر و لە هەمبەس ڕسقی خەڵکی کفریان لە قار کەرەمەڕوا کفریان خانووە نایڵەن هیچ بڕەوە. ئەمانە هاتن بەناو ئیدعاش و على ئەساس خەڵک لە ئیدعاش ڕزگارەکەن هاتن وتیان لوژنەی تەنسیق دانین سەیتەرەکەی دە مشتەرەکە. ئیسا ئەمان سەیتەرەکەیان داگیری کردێن ناڵێن هیچ کەسێ بڕوا هیچ شتێ بێت هیچ بارێک بڕوا. ماوەیەک پێشیستا ئەو سەیتەرە بە مشتەرەکە دانراوە بۆ خزمەتی ئەم شارە. بەڵام ئەم شارە لەو ڕۆژە ئەو سەیتەرە مشتەرەکە هاتووە خنکانیوانە نالین هیچ ئیش و کار و کاسبێکی تیا بکرێ. بەڵام بە خوسوسی هاوردیانە بۆ دژایەتی کفری ئاسایشمان هەیە شورتەمان هەیە جوندیەکی عارەب ئەمرەکاتە سەرێ نالی یەک سیارە داخلی کفری بێ. قەزای کفری سنتەرێکی ئاڵوگۆڕی بازرگانیە لە ناوچەکە و بۆتە جێگای گواستنەوە و هەناردەکردنی کاڵا و شماک بە تایبەت کەلوپەلە بیناسازیەکان. بەڵام بەهۆی بێباکی و پشتگوێخستنی بەرپرسانی ئەم ناوچەیە و حکوومەتی هەرێمەوە لە ئێستادا دانیشتوانی ئەم قەزایە بەهۆی بێکاریەوە بە زەحمەت بژێوی ڕۆژانەیان بۆ پەیدا دەکرێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.